تەنها چەند کاتژمێرێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بە مەبەستی دیاریکردنی کەسێک وەک سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران ماوە. دەستەی هەڵبژاردننی وڵاتەکە وادەی بانگەشەکانی کۆتایی پێهێنا. وێ ڕای پێنەدانی مۆڵەت بە پەخشکردنی دوایین لێدوانی 15 خولەکی کاندیدەکان لە تەلەڤیزیۆنی فەرمی ئێرانەوە. هاوڵاتیانیشی ئاگادار کردەوە کە لە ئەگەری هەر پێشێلکاریەکدا بە خێرایی ئاگاداریان بکەنەوە. ئەوەی کە دیارترین ڕووداوی بەر لە دەستپێکی هەڵبژاردن بوو لە ئێران کشانەوەی دوو کاندیدی بەرەی محافیزکارەکان بوو بە ناوەکانی ئەمیر حسێن قازیزادە هاشمی و عەلی ڕەزازاکانی. بله تا آخر میمونی دیگه. حتما میمونم و نمیذارم شما رئیس جمهور شید. به لطف خدا و انشالله اگه مردم انتخاب بکنن رئیس جمهور خواهم شد. به لطف عنایت امام علیه السلام. کە یەکێک بوون لەو کاندیدانەی لە بانگەشەکاندا جەختیان لە بەشداربوونیان لە هەڵبژاردنەکە دەکردەوە و کشانەوەیان ڕەت دەکردەوە. بەڵام لە کۆتا ساتەکاندا ڕایان گەیاند لە بەرژەوەندی بەرەی محافیزکارەکان کشاونەتەوە و داواشیان لە هەر یەک لە سەعید جەلیلی و محەممەد باقر قالیباف کرد لە پێناو ڕێگریکردن لە دروستبوونەوەی کابینەی سێیەمی حکوومەتەکەی ڕۆحانی کە بە حکوومەتی ڕێفۆرمخوازەکان دادەنرێت خۆیان یەک بخەن. یاری کنیم چون بدون یاری مردم بدون دەستەی هەڵبژاردننی ئێران ڕایگەیاندووە تا شەوی هەڵبژاردن دەرگای کشانەوە لە بەردەم کاندیدەکان کراوە دەبێت و لە کاتی پێشکەشکردنی داوای فەرمی کاندیدەکاندا بە وەزارەتی ناوخۆ بە شێوەیەکی خێرا وەڵامیان دەدرێتەوە و ڕادەگەیەنرێت. بەمەش ئەگەری کشانەوەی لانی کەم یەکێک لە 4 کاندیدەکەی دیکە بە کراوەیی دەمێنێتەوە. کشانەوەی کاندیدەکان بەر لە دەستپێکی هەڵبژاردنەکان وەک بەشێک لە کولتوری هەڵبژاردن لە ئێران جێی خۆی کردووەتەوە بە جۆرێک لە هەڵبژاردننی خولی 13 سەرۆک کۆماردا لە کۆی 7 کاندید سیانیان کشانەوە و لە خولی 12دا لە کۆی 6 کاندید 2 کاندید و لە خولی 11دا لە کۆی 8 کاندید دوانیان کشانەوەیان لە بەرژەوەندی ڕکابەرەکانیان ڕاگەیاندووە. چاودێران پێیان وایە خۆ کاندیدکردن بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی و پاشان کشانەوە چەند مەبەستێکی لە پشتە، لەوانەش فراوانکردنی بانگەشەی هەڵبژاردن و گرنتی وەرگرتنی پۆستی باڵا لە حکوومەتی داهاتوو. لە بەرانبەردا بەشێکی چاودێران پێیان وایە کاندیدەکان بەرنامەکانیان بۆ بەڕێوەبردننی وڵات دەخەنە ڕکابەریەکانەوە، بەڵام تا کاتێک ڕکابەری لەگەڵ یەکدی دەکەن کە مەترسی لەسەر ڕەوتەکانیان دروست نەبێت و لە ئەگەری دروستبوونی دۆخێکی لەو شێوەیە کشانەوە پێشکەش دەکەن. دوستان و حاکمیەتشون چه اتفاقات بزرگی افتاده؟ لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێرانەوە لە ساڵی 1970دا وڵاتەکە تا ئەمڕۆ بە تێکڕا بۆ هەر ساڵێک هەڵبژاردنێکی ئەنجام داوە و ئەمە 41مین هەڵبژاردنە کە بەڕێوە دەچێت. بڕیاریشە سبەی کاتژمێر 8 بەیانی لە ناوە و دەرەوەی وڵات پرۆسەکە دەست پێ بکات و ماوەی 10 کاتژمێر درێژە بکێشێت. لە حاڵەتی پێویستیشدا بە پێی یاسا دەتوانرێت تا کاتژمێر 12 شەو درێژ بکرێتەوە. هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە ئێران بە گرنگیەوە لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەکی سەیری دەکرێت. بەو پێیەی دەبێتە کەسی دووەمی وڵاتەکە و بە هەنگاوێکیش بۆ نزیکبوونەوە لە پۆستی ڕێبەری گشتی وڵاتەکە دادەنرێت لە ئەگەری لادان یاخود کۆچی دوایی ڕێبەری باڵای ئێستا.